به ناوی خدای گەورە و میێرەبان بەڕێزان ئامادەبوونیێژە زۆر خوشحاڵم ئەمڕۆ بە یەکەوەین لێرە لە کردنەوەی ئەم کارگانە کە بە ڕێگەی کۆمپانیای سفر و کەیبڵی هەولێرەوە دروست کراون و جێی شانازیە بە حقیقەت کە دەبینین کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر دەچی. ئەوەی مناو ڕووبینیم کۆمەڵێک کارگەن کە هەمویان تەواوکەری یەکترن تاکو ئەو کێبڵ و وایرانەی کە پێویستن دەخرێنە بازار بۆ سوود وەرگرتن. لە سەردانکردنم بۆ کارگەکان هەندێک پرسیارم دەکرد لەوەی کە بە چ جۆرێک ئەم کەیبڵانە دروست دەکرێ، مەوادی سەرەتایی لەکوێ دێ. دیارە زۆربەی ئەو مەوادە سەرەتایانە لە ئەو سیکرابەیە کە کۆ دەکرێتەوە پێشتر هەناردەی دەرەوە دەکرا، بەڵام ئێستا لەم کارگەیە سوودی لێ وەردەگیرێ و دەخرێتەوە بازار وەکو کەیبڵێکی ئاستبەرز بە هەموو ستانداردە جیهانیەکان ئامادە دەکرێت. هیوادارم ڕۆژێک کوردستان وای لێ بێمە بتوانێت لە سەرچاوە سروشتیەکان لە کانزاکانی بەردەست مەوادی سەرەتایی بۆ دروستکردنی ئەم جۆرە بەرهەمانە بەکاربێنین. زۆر خوشحاڵ بووم کە بیستم سەدان هەلیکار بەرهەم ئامادە کراوە و ئەوان دەتوانن بە چەندین خەڵک یان خێزان دەتوانن لەم جۆرە کارگانە کار بکەن. و ئەمە بەشێکە لەو پرۆژەی دروستکردنی ژێرخانی ئابووری بەهێز لە کوردستان کە پەرەپێدان بە کەرتی پیشەسازی یەکێک بووە لەو بەرنامانەی لە چوارچێوەی سیاسەتی حکوومەتدا گرنگیمان پێداوە. و سوپاسی کەرتی تایبەت دەکەم کە توانیویانە ئەم جۆرە کارگانە کارخانانە دروست بکەن لەلایەکەوە بۆ زیاتر پێشخستنی بەرهەمی ناوخۆیی، دروستکردنی ژێرخانێکی بەهێزتری ئابووری، دروستکردنی هەلیکار بۆ خەڵک و دروستکردنی پەیوەندیەکی باشتر بینی کەرتی گشتی و کەرتی تایبەت. دەستخۆشیان لێ دەکەم، هیوادارم سەرکەوتوو بن و نمونەیان زۆر بێت. هیوادارم هەروەها ئێمە بتوانین وەکو حکوومەت هاوکاری زیاتری کەرتی پیشەسازی بدەین و یارمەتیان بدەین لەوەی کە بەرهەمە ناوخۆیەکان پارێزراو بن. ئەمە ئەرکێکە لەسەر حکوومەت لە ئێستا و لە داهاتووش بۆ پاراستنی بەرهەمە ناوخۆیەکان هەموو هەوڵێک بدەین تاکو ئێمە گرنگی بە پێشخستنی بەرهەمە ناوخۆیەکان بدەین. ئەبێ پارێزراو بن، حیمایی ئەو بەرهەمانە بکرێ تاکو بتوانێت لە ئاستی ناوخۆیی و ناوچەیی و نێودەوڵەتیش لەگەڵ هەموو کۆمپانیەکانی تر ململانێ بکرێ و کۆمپانیەکانی ئێمە بتوانن بەرهەمەکانی خۆیان لە دەرەوەش بفرۆشن. دیسان خوشحاڵ بووم کە بیستم تا ئێستا توانیویانە بەرهەمەکانی خۆیان بۆ چەندین وڵاتی دەرەوە هەناردە بکەن. و ئەمەش کارێکی زۆر باشە کە دیسان شادی ئەوە دەدا کە بەرهەمە ناوخۆیەکان لە ئاست و کواڵەتی لە ئاستێکی زۆر بەرزتن. و هیوادارم ئەم کارگانە چامەی ئێستا ئێمە سەردانی دەکەین چه کارگەکانی تر ڕەچاوی کواڵەتی بەرزی بەرهەمە ناوخۆیەکان بکەن بۆ ئەوەی متمانەی بەرهەمە ناوخۆیەکانی کوردستان لە ئاستی جیهانیدا پارێزراو بێت و ئێمە بتوانین کوردستان لە بابەتی پیشەسازی سنووری هەرێمی کوردستان ببڕێت و بتوانێت لە هەموو جیهاندا ئێمە منافسەی کۆمپانیەکانی تر بکەین. ئێمە هیچمان لە خەڵکی تر کەمتر نییە. خوا سروشتێکی بە پیت و بە خێری پێداوی و لەخوا بە زیاد بێ خەڵکێکی زۆر بە تواناشمان هەیە. هەوڵمان داوە ئاستی زانستی لە کوردستان بەرەو پێشەوە وەری. ئەوەی ماوەتەوە ڕێخستنی ئەو هەموو توانایە بۆ ئەوەی بەیەکەوە بتوانین کارێکی وا بکەین کوردستان لە هەموو ڕۆیەکەوە پێش بکەوێت. من جارێکی تر دەستخۆشی لە جێبەجێکارانی ئەم کۆمپانیا دەکەم، هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و ئێوەش هەر تەندروست و شاد بن.
کوردستانیشمان ڕۆژ بە ڕۆژ ئاوەدانتر بێت. زۆر زۆر بەخێر.